سڵاوتان لەبێ بەڕێزان دوای ڕەوانەکردنی وەفدی پەرلەمانی کوردستان بۆ کۆبانێ مشتومڕەکان لەسەر ڕۆڵ وەڵوێستی پەرلەمان لە ئاست ڕۆژئاوای کوردستان و ڕووداوەکانی کۆبانێ بەردەوامە لە بەرامبەر ڕاگەنراوەکەی فراکسیۆنی سەوزەی یەکێتی نیشتیمانی کوردستاندا کارڕەخنەی لاڵوێستی سەرۆکایەتی پەرلەمان گرت بەشێک لە پەرلەمانتارانی فراکسیۆنەکانی پارتی و گۆڕان و یەکگرتو کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان لە ڕاگەنراوێکدا وەڵامی فراکسیۆنی سەوزیاندایە و بەشێک لە پەرلەمانتارانی و فراکسیۆنەشان بە مزایدەکردن بە پرسی کۆبانی و تراژیدەی ڕۆژاوای کوردستانەوە تۆمەتبار کرد هاوکات دەڵێن هەڵوێستی ئەو پەرلەمانتارانی یەکڕێزی و پێکەوە کارکردن لەناو دەبات و بەرپرسیارەتێکەشی لە ئەستۆی ئەوانە دوای گەڕانەوەی وەفدەکەی پەرلەمانیش لە کۆبانی بڕیارە ناوەڕاستی ئەم هەفتەیە پەرلەمانی کوردستان لەسەر پرسی گەمارۆدانی کۆبانێ و هەوڵەکانی گاردنی یارمەتی و هاوکاری بۆ ڕۆژئاوای کوردستان کۆبێتەوە بەڕێزان ڕۆڵ وەڵوێستی هەرێمی کوردستان بە گشتی و دام و دەستگا فەرمیەکان پەرلەمان سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە پرسی کۆبانێدا لە دیوی دۆمی هەواڵ تاوتو دەکەین بۆ مەبەستە لە ستۆدیۆ میوانداری سالار مەحموود ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی سەوزمان کردووە کاک سالار بەخێربێیت زۆر سپاس ئەمڕۆ بەشێک لە پەرلەمانتارانی چوار فراکسیۆن بەشێک لە پەرلەمانتارانی ئێوە بە مزایدەکردن بە پرسی کۆبانیەوە تۆمەتبار دەکەن بەڵێ وەڵامیەوە چییە؟ دۆخی ڕۆژاوای کوردستان لە بارێکی نالەباردایە ئەرکە لەسەر پەرلەمانی کوردستان و دەسەڵاتە گشتیەکان بەدەنگەوە هاتنی جددیتریان هەبوایە بۆ پرسی ڕۆژاوای کوردستان بەداخەوە دوای دروستبوونی حکوومەتی یەکڕێزی نیشتیمانی و ئەو پەرلەمانە تەوافقیە ئەگەر هەر هەڵوێستێک دەرببڕی و هەندێک لایەن ئەگەر بەدڵیان نەبێ بە مزایدەی وەصف ئەکەن و لە ناویشانە بەداخەوە ئارائێک لە پەرلەمان دروست بووە کاتێک کە تۆ ڕەخنە ئەگری و ڕەخنەکە بە مزایدە تەماشاکرێ و ئەبرێتە پەناوپەسێری مەواقفی سیاسی لە کاتێکە هەندێک جار هەڵوێستەکان لەسەر ئەدای ئیداری پەرلەمانە و ڕۆڵی سەرۆکی پەرلەمانە و کارکردنی پەرلەمانەکەوەی کە خەڵکی کوردستان دەیخوازێ لەو ڕۆوە ئێمە وەکو پەرلەمانتارانی یەکێتی نیشتیمانی کوردستان سەبارەت بە ڕەوشی ڕۆژئاوا بەگشتی و دۆخی کۆبانێ و سەرەکانی بەتایبەتی خوازیار بووین پەرلەمانی کوردستان هەڵوێستی بوێرانە و جددی و لە کاتی خۆیدا هەبێ نەک بەم دوایانە بێتە دەنگ کاتێک کە لە ئەگەر و نەگەری کەوتن و نەکەوتنی کۆبانێدا و گەمارۆدانی کۆبانێ و نەتواندرێ بە شێوەیەکی شوێنەی بتواندرێت چاودێری ڕەوشی ڕۆژئاوا بکرێت لەو ڕۆوە من ڕام وایە ئەو ڕاگەیەندراوەی چەند پەرلەمانتارێکی فراکسیۆنەکانی پارتی گۆڕان یەکگرتو کۆمەڵ ئێمە نازانین ناوەکانیان نازانین چەند بەڵام بەڵوێستی فراکسیۆنەکان نازان ڕاگەنراوە هیوادار بووین ئێمە فراکسیۆنەکان بەڕەسمی ئەگەر قسەیەکیان هەیە لەو بارەیەوە بیان کردایە بۆیان پەرلەمانتارەکان ناوی خۆیان واژۆ کردایە یاد بە دیار خستایە بۆی ئێمەمانزانێت چەندن وە چۆنەوە ئاراستەکە چیە بەڵام ئەوەندەی ئێمە لەم چوارچێوەیە سەیری پرۆسەکەکەین بچینەوە سەر سەرەتای ئەم کێشەیە کە چۆن لە پەرلەمانی کوردستان هاتە ئاراوە ڕۆژی حوتی ئەم ساڵ بە واژۆی 68 ئەندامی پەرلەمانی کوردستان یاداشتێک دراوەتە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان داوا دەکەین ڕەوشی ڕۆژئاوای کوردستان گفتوگۆی لەبارەوە بکرێ هەروەها حوتی پرسی ڕۆژئاوای کوردستان ڕەوشی ڕۆژئاوای کوردستان گفتوگۆی لەبارەوە بکرێ هەروەها پرسی بە فەرمیناساندنی هەرێمی ڕۆژئاوای کوردستان لەلایەن پەرلەمانەوە گفتوگۆی لەسەر بکرێواتە ئەسڵی یاداشتەکە دوو فەقەرەیە فەقەرەی یەکەم گفتوگۆکردنە لەسەر ڕەوشی ڕۆژئاوا فەقەرەی دووەم پرسی بە فەرمیناساندن گفتوگۆی لەبارەوە بکرێ دوای ئەوەی چەند جارێک لە چەند جەلسەیەکە پرۆتۆکۆڵەکان ماوە داوامان لە سەرۆکی پەرلەمان کرد یاداشتی 68 ئەندامی پەرلەمان و واژۆی 68 ئەندام پەرلەمان ڕێز لێ بگرێ وەڵام بداتەوە بەڵام هەردوای بەشی ڕاگەیانی سەرۆکایەتی پەرلەمان لە ڕاگەنراوێکدا لە حوتی ئەم مانگە باسی لەوە کردووە کە تا پێش جەژنی قوربانیش هیچ داوایەکی ئەوەی بەدەست نەگەیشتەوە بۆ کۆبنەوەی پەرلەمان قوربانەوەی یاداشتەکەیە لەبەردەست سەرۆکایەتی پەرلەمان و هەموو برادەرەکانیش لە پەرلەمانتاران و لایەنەکان هەیە 68 ئەندامی پەرلەمان واژۆی کردووە داوا ئەکا سەبارەت بە بارودۆخی هەرێمی ڕۆژئاوای کوردستان یەک پرسی بە فەرمیناساندنی هەرێمەکە لەلایەن پەرلەمانەوە گفتوگۆی لەسەر بکرێ دوای چەندین جارجەختکردنەوە سەرۆکایەتی پەرلەمان لە 29 واتە دوای 2 مانگ و 22 ڕۆژ هیوادارم ڕای گشتی کوردستان و خەڵکی کوردستان ئەو مەسافە زەمەنیە لە نێوان داخوازی 68 ئەندام پەرلەمان و ڕێزگرتن لە واژۆی 68 ئەندام پەرلەمان بەو مەسافە زەمانیە بەراورد کە 2 مانگ و 22 ڕۆژ اینجا سەرۆکایەتی پەرلەمان وەڵامی ئێمە دەداتەوە بە نووسراوێک دەڵێ بەڵێ
ئەبێ مەسلەی ڕۆژئاوا خەڵکی ڕۆژئاوا داوا بکەن ئێمە گفتوگوی لەبارەوە بکەین بەڵام پەرلەمان دەتوانێت چی بکە کاکسەلا پرسیارەکەوەی ئەوانی کە ئێوە بە مزایدی سیاسی بە پرسی ڕۆژاوا کۆبانێ و تۆمەتبار دەکەن ینی لەناو ئەم هەموو دام و دەستگایی کە لە هەرێمی کوردستانە هەیە سەرۆکایەتی هەرێم حکوومەت ئەمە بەستمەوەی ئەوانی کە ئێوە بە مزایدەی سیاسی تۆمەتبار دەکەن پەرلەمانی کوردستان دەتوانێت چ ڕۆڵێکی هەبێت دەتوانێت چی بکات وشەیەکی نالایقە مەسلەی مزایدە و چاواشەکاری کە سەرۆکی پەرلەمان چەند جارێکە بەکاری هێنێ لە ڕاستیدا ئێمە هەڵوێستمان هەبووە و بیستمانە پەرلەمان ڕۆڵی مەرجعەتی خۆی لەم بارەیەوە ببینێ و هیچ ئاستەنگێکی قانونیش نییە لە کاتێکە ئەوان بە فەقەرەیەکی تر واتە ئەم دەقی ئەم یاداشتیان لە مەسلەیەکە چڕ کردوێتەوە بە فەرمی ناساندنی کانتۆنەکان کە ئەسڵەن دەستەواژەی کانتۆن لەم داخوازی و لەو یاداشتیان نەهاتووە هیوادارم دیقەت بکەن سەرۆکایەتی پەرلەمان و تایبەتی خودی سەرۆکی پەرلەمان و ئەم گفتوگۆیە بێتە دوا گفتوگۆ لەسەر ئەم بابەتە هەوڵ بدەین لە هەفتەی داهاتوودا کە پێویستە پەرلەمانی کوردستان جەلسە بکات لەسەر پرسی ڕۆژاوای کوردستان و ئێمە ئیسرار ئەکەینەوە ئەبێت پەرلەمانی کوردستان دانیشتنێکی تایبەت لەسەر دۆخی ڕۆژاوای کوردستان مامەڵەی هەرێمی کوردستان لەگەڵ هەرێمی ڕۆژاوای کوردستاندا بکات و هەرێمی ڕۆژاوای کوردستان گفتوگۆکردن لەسەری لەناو هۆڵی پەرلەمان تابۆ نییە دەبێ بکرێ بەشێکە لە مەسیری ئەم میلەتە و پەرلەمانی کوردستان نوێنەرایەتی هەموو حزبەکان هەموو چین و تێژەکانی تێدایە تەخیرکردنی وەڵامی ئەم یاداشتە دەرخەری ئەوەیە کە ئەمە ئەجندای سیاسی جێبەجێکرێت و لە هەمان کاتیشدا ئەمە بۆچوونی ئێمە لێگەڕێ بۆ نمونە ئەمڕۆ جەنابەت تۆڕی کۆمەڵایەتی لە بەردەستە پەرلەمانتاری پێشوو بەڕێز عەدنان عوسمان باز لەوەکە کە سەرۆکایەتی پەرلەمان غەدری کردووە کارێکی لەو بەتێ کردووە هەروەها پەرلەمانتاری پێشوو کاگ ئیسماعیل گەڵاڵی پەرلەمانتاری عێراق لە فراکسیۆنی گۆڕان کاگ محەممەد کیانی نووسەرێکی وەکو مەریوانی وریاقانە چەندین خەڵکی تر سەبارەت بە بێدەنگی پەرلەمان لەسەر پرسی ڕۆژئاوا ڕخنەی جۆرا و جۆریان گرتووە لە کاتێکە بە پێی پەیڕەوی ناوخۆ بە مادە 54 لە بڕگەی 2 ئێمە حەقی ئەوەمان هەیە داوا بکەین و بە زوویش وڵام بدرێنەوە نەک بسپێردرێ بە ڕاوێژکاری یاسایی گرتووە کە نێراوە بۆ پەرلەم بۆ کۆبانێ بەڵام لە کاتێکدا فراکسیۆنێکی خۆی ئەندامی لە وەفدەکەدا خێر ئێمە تەقیمی ماندووبوونی تەواوی ئەو ئەنداماناکەین کە ڕۆیشتون بۆ ڕۆژئاوا هەرچەندە ئێمە نردنی وەفدەکە لەلایەن سەرۆکایەتی پەرلەمانەوە ڕەخنەمان گرتووە کە درەنگ بووە و بوونی ئەندامی ئێمەش بۆ ئەوە بووە نەڵێن ئەمان ڕەخنە لە نردنی وەفد دەگرن نەخێت نردنی وەفد چوونی پەرلەمانتارەکان لە جێی خۆیان بووە جێگەی تەقدیرە بەڵام ئەو تەوقیتەی کە سەرۆکایەتی پەرلەمان دەینێرێ تەوقیتێکە فاتل ئەوان بۆیە دەتوانین بڵین ئەمەش جۆرێکە لە بەلاڕێدابردننی هەندێک ڕەخنەگرتن کە لەوانەیە خودی سەرۆکی پەرلەمان یان هەندێک لە بەڕێزان ڕەخنەیان قبول نەبێ ئەگەر ڕەخنە قبول نەبێ ئەمە کاکسەلار ئەوانی کە ئێوە بە مزایدەکردن تۆمەتبار دەکەن لەم پرسیار دەڵێن یعنی ئێمە سیاسەتی بانێک و دووهۆیە بۆ پێیەکێتی نیشتیمانی خۆی لەناو دام و دەستگا فەرمیەکانی وڵاتەدا نوێرایەتی هەیە لە ئاسی سەرۆکایەتی هەرێم جێگری سەرۆکی هەرێمێ لە ئاسی حکوومەتی هەرێم لە ئاسی عێراق سەرۆکۆماری بەدەستەوەیە ئەمە دوشتی جیاواز نییە دانی بۆچی داوا لە دام و دەستگا فەرمیەکانی وەکو سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی حکوومەت ناکەن حکوومەتی هەرێم مەبەسمە ئێمە داوامان کردووە و داواش دەکەین بەعکسەوە یەکێتی نیشتیمانی کوردستان لە مێژووی دوور و درێژی خۆیدا هەوێنی یەکڕیزی نیشتیمانی و تەبایی نێوان لایەنەکان بووە و باجی گەورەمان داوە هەڵوێستی حکوومەت و سەرۆکایەتی هەرێم چۆندن من پێم وایە هێشتا کە هەڵوێستی حزبە سیاسیەکانی کوردستان هەڵوێستی دام و دەستگا گشتیەکان لە هەرێمی کوردستان لە ئاستی پێویستدا نییە پێویستە زۆر بە خێرایی پرسی سنوورەکان پرسی نردنی کۆمەکی هەمەلایەنە هێنانە سەرخەتی کنسوڵخانە و نووسنگەکانی وڵاتان بۆ هاوکاریکردنی خەڵکی ڕۆژئاوا بۆی فاجعەیەکی تری وەکو شنگال دووبارە نەبێتەوە لە کۆبانی پێویستە بە تەواوەتی لە سەرخەت بین خەڵکی کوردستان لە دەرەوە لە حکوومەتیان پێتان وایە هەڵوێستی لەو هەڵوێستی پەرلەمان کە ئێوە ڕەخنەی لێ دەگەن هەڵوێستی باشتر بۆ جدیدتر بۆ بەدەماوەتنی کۆبانی من ڕام وایە کاتێک کە حکوومەت هەڵوێستەکانی لاواز دەبێ ئەوە ئەرکی پەرلەمانە ئیلزامی کا بە هەڵوێست نواندن و ناکرێ هەندێ مەسەلە تێکەڵ بکرێ بە هەڵوێستەکانی لاوازی پەرلەمانی کوردستان تەدەخل لە شەئنی دەسەڵاتی جێبەجێکردن ئەکا بۆیە پەرلەمانی کوردستان ئێمە لەم بابەتەدا کە قسەمان هەیە ڕێزگرتنە لەو واژۆیی کە گرتومانە ڕەخنە لە ئەدای سەرۆکی پەرلەمان دەگرین کە ڕێزی لەم واژۆیانە نەگرتووە و بەداخەوە سەرۆکی فراکسیۆنی گۆڕان لە کەناڵێکی ڕاگەیاندنەوە ئەڵێ برادەرەکانی ئێمەش کە واژۆیان کردووە هەڵەیان کردووە لە ڕووی قانونیەوە لە کاتێکە هیچ خەڵەیەکی قانونی لەم بابەتە نابیندرێ
جگە لەوەی داوا کراوە گفتوگۆ بکرێت لەسەر ڕۆژی ڕۆژاوای کوردستان ئێمە بێدەنگ نابین لەسەر ئەو واژۆیە ئەبێ پەرلەمانی کوردستان دانیشن لەسەر ئەو بابەتە بکە لەسەر ئەو دۆخە بکەوە لەوێشە بۆ ئەو وڵامی سەرۆکایەتی پەرلەمان لە ڕاستیدا وڵامی قانونی خۆمان و مەلەفی قانونی خۆمان دەخینە بەردە سەرۆکایەتی کە ئەبێ پەرلەمان بە ڕۆڵە گرنگە ویستراوەکەی خۆی کە خەڵکی کوردستان دەیەوێ هەستێ هەڵوێستی ئێوە لەسەر حکوومەتی هەرێم ینی دەمەوێت ئەو بزانم بەتایبەت پێتان وایە هەڵوێستی حکوومەتی هەرێم ئێستا لە ئاستی پێویستدا بووە قوربان حکوومەتی خۆمانە پەرلەمانی خۆمانە سەرۆکایەتی هی خۆمانە هەموو ئەو ئیمکانێتانەی هەموو ئەو چاوەڕوانیانەی کە خەڵکی کوردستان هەیەی لە ئاستی پێویستدان نەبووە بەڵام ناشکرێ بە عەفەویەن وەڵام دەیتەوە بەڵێ حکوومەت هیچی نەکردووە پەرلەمان بەڵێ شت کراوە بەڵام ئەوە من وەکو ئەندامی مؤسسەیەکی نوێنەرایەتی کردن زیاتر لە پەرلەمانی کوردستانم دەخواست کە ئیلزامی حکوومەت و پەرلەمان بکە بۆ هەڵوێستی ڕاشکاوانەتر سەبارەت بە سەرۆکایەتی هەرێم هەڵوێستی سەرۆکایەتی هەرێم پێتان وایە لە ئاستی پێویستداوی شاوشەوە ئەبێ زیاتر کار بکەن و کەواتەیەوەش ئەندامی پەرلەمان لە فراکسیۆنێکێتی ینی بەشێکی ئەو بەرپرسیاتی هەڵناگرێت کە نەیتوانی بە جدی کار بکات بۆ پرسی کۆبانێ و خۆتان دەڵێن ئەم مەسلەیە دابەش ناکرێ ئەمە پرسێکی نێتەوەی نیشتیمانیە بە حزبیکردن ناکرێ هەر لایەک و هەر تەوەجوهێک ئەوێ ئەم تەقاسیمانە دروست بکات لەسەر پرسی ڕۆژئاوا ئێمە ئەبێ لە چوارچەوەی پەرلەمان بۆیە دەڵێن پەرلەمان بێ ڕۆڵی خۆی بڕیاری خۆی بدا بۆ ئەوەی لایەنێک مزایدە بەسەر لایەنێکی ترەوە نەکا و جیهەتێک دەستپێشخەری لە دەستپێشخەرێکی تر نەکا و ئەو پەرلەمانە مەرجعیەتی خەڵکی کوردستانە خەڵکی کوردستان ئێستا هەڵوێستی لە دەستەڵاتە گشتەکانی خۆی ئەبێ ینی بەرەو پیرەوەچوونێکی واقعیانەتر و کارێکی هەبێ بەرامبەر بۆ بەڵام ژدانێکی سیاسی لە ئاستی حکوومەت و سەرۆکایەتی هەرێم نوێراتیتانێ و جێگیری ئەو دوو سەرۆکایەتیتان هەیە و لە ئاستی عێراقیش سەرۆک کۆماری عێراق کە کووردە لەسەر پشکێتی نیشتیمانی کوردستانە بەڵێ هەڵوێستەکان وازەحن نراون بۆیە ئێمە ڕامان وایە ناکرێت لە چوارچەوەی بەیاننامە دەرکردن هەڵوێستەکان بوەستێ ئەبێ هەڵوێستی حاسمتر چونکە کاک مەریوان ئەم دژمنەی کە ئێستا ڕوبەڕووی خەڵکی ڕۆژاوا بووەتەوە هەمان ئەو دژمنەیە کە ئێمە 1050 کیلۆمەتر شەڕمان هەیە لەگەڵیان واتە ئەوە نییە ئێمە لە دوورەوە تەماشای شەڕێک بکەین و خۆمان لە شوێنێکی ئەمیندا ئێمە لە هیوادارمی جازم دەین ئێمە لە ناو یەک پرۆسەیدان ئەمڕۆ ڕۆژئاوا و باشوور لە یەک سنگەرایە بۆ ڕوبەڕووبوونەوەی یەک سنگەری دوژمنان کە داعشە نوێنەرایەتیەکە و خەڵکانی تر لە پشتیانەوە هەن ئێمە ئەگەر ڕاستە ئێمە بە نوێنەرایەتی کۆمەلگای نێودەوڵەتی شەڕی تیرۆرەکەین و ڕوبەڕووبوونەی تیرۆر ئەرکێکی نێودەوڵەتیە ئەبێ هەرێمی کوردستان وەکو قوارەیەکی ناسێنرا وەکو بەشێک لە عێراقی فیدراڵ لە ڕێگەی نووسنگەکانەوە لە ڕێگەی پەیوەندیەکانیەوە لە دەرەوە لە ڕێگەی عیلاقاتەکانیەوە فشار لەسەر کۆمەلگای نێودەوڵەتی بکە کە بێنە سەرخەت خاڵێکی تر ئەوەی پەیوەندی بە هەرێمی کوردستان و تورکیاوە هەیە کە لایەنێکی ڕسمیە و پەیوەندیدارە بەو بارودۆخە ئەبێ هەرێمی کوردستان چۆن پەیوەندی ئابوووریەکانی بە تۆکمەی گرێداوە لەگەڵ تورکیا ئەبێ ڕنگدانەوەی لە ڕووی سیاسیشەوە هەبی ئەو جۆرە لە پەیوەندیە بەڵام بەداخەوە ئێمە لە ڕووی سیاسیەوە گلەیمان لە هەڵوێستی تورکیا هەیە کە تەماشاکەرە و جۆرێک لە گومان هەڵسەکانی دەبێنرێت بۆی ینی فرێر بە پرسیارەکانیکەین کۆن لە پرسیار لە تۆڕی کۆمەڵاتی فێسبوک هاتوون پرسیارێک دەپرسێ بۆ باسی سەرۆکایەتی حکوومەت و سەرۆکایەتی هەرێم ناکەن یان ناوێرن وەک ئەو دەپرسێ نەخێر پەیوەندی بەوە نییە ئێمە ئەندامی پەرلەمانین سەرۆکایەتی پەرلەمان بەهی خۆمانەزانین پێمان باشە ئەو سەرۆکایەتی سەرکەوتوو بێ هاوکار و یارمەتی دەربووین لە ڕابردوودا و هاوکار و یارمەتی دەرەبین بەڵام ئەمە ناکاتە ئەوەی کە ئێمە ڕەخنە بگرین بڵێن مزایداکەن و هەڵوێستێک بنرێ بڵێن ئەمانە چاواشەکاریەکەن نەخێر زۆر چاواشەکاری لە ئاسە جیاجاکاندا کراوە و زۆریشمان تەحمل کرد بەڵام هەڵوێست و ڕاگەنراوی ئێوە لەسەر سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی حکوومەت لە پرسی کۆبانێدا بۆ ئێمە چەندین جار یادداشتمان داوە داخوازیمان کردووە لایەنە لەم دۆخی لە دۆخی ئێستاشدا و ئێستش داواکەین لە حکوومەت و سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی پەرلەمان جددیتر بن لەو مەترسیەی کە لەسەر کۆبانی بەتایبەتی لەسەر ڕەوشی ڕۆژاوا هەیە و پێویستە هەرێمی کوردستان بە هەر سێ دەسەڵاتە گشتێکەوە بە فەرمی مامەڵە لەگەڵ هەرێمی ڕۆژاوای کوردستان کە هەرێمی ڕۆژئاوای کوردستان ئەبێ نوێنەرایەتی ڕسمی لە هەولێری پایتەختی کوردستان هەبێ ئێمە دەسەڵاتی پەرلەماندایە دەسەڵاتی حکوومەت لە دەسەڵاتی هەموماندایە هیچ لە ڕووی یاساییەوە ئەمە پەیوەندی نییە بەو پرسەی ئەو بابەتەی کە دەوترێ ئەمە پەیوەندە بە سیادەی خارجیەوە بە سیادەی دەرەکیەوە ئەم دەستەواژەیە ئەو سەردەمە بیرەخاتەوە کە سەدام حسێن کیمیابارانی هەڵەبجە و ئەنفالی ئەکرد
و کۆمەلگای نێودەوڵەتی بەوە دەترسانیا ئاگدارەکرەوە ئەمە پەیوەندی بە ناوخۆی وڵاتەوە هەیە و پرسێکە پەیوەندی بە سیادەی خارجی و داخلیەوە نابێت. ئێستاکردنەوەی نوێنەرایەتی کانتۆنەکان لە هەرێمی کوردستان لە دەسەڵاتی لایەنی جێبەجێکار حکومەتدا نییە؟ بە دڵنیاییەوە ئێمە داخوازیەکەمان لەو ڕوانگەوەیە کە داوا ئەکەین پەرلەمانی کوردستان بەڵام بۆ حکومەت نایکەیانی. عزیزی من پەیوەندی نێوان پەرلەمان و حکوومەت لە سیستەمی دیموکراسیدا پەیوەندیەکی یەکتر تەواوکەرە و بە تایبەتیش لەم حکوومەتە تەوافقی و لەم پەرلەمانە تەوافقیدا ئەبێ ئەجنداکان زۆر هاوبەش بن. پەرلەمانی کوردستان کە بڕیاری دەرکرد دەبێ حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ بکە و بڕیارەکان لە چوارچەوەی واقعی واتە ئیمکانی جێبەجێبوونی هەبێ ئەوەی پەیوەندی بە پرسی ڕۆژئاوای کوردستانەوە هەبێ حەسر نەکرێت لەوەی بە فەرمی ناساندن و بە فەرمی ناساندن. ئێمە مادام ئەو بارودۆخە کاریگەری ڕاستەوخۆی لەسەرمان هەیە وە کوردستان بە ڕۆژئاوا و باشوورەوە لە پێش هەڕەشەکانی داعش زۆر جیاوازترە لە هەڕەشەکانی دوای داعش واتە نابێ خەڵک لە هەرێمی کوردستاندا قبولیشی ناکات حکومەتی هەرێمانەکەمان و حکوومەتەکەمان و سەرۆکایەتی هەرێمە کەشمان بە دۆخێک بە بیرکردنەوەی پێش هەڕەشەکانی بۆچی حکومەتی هەرێم ناوێت نوێنەرایەتی کانتۆنەکان لە هەرێمی کوردستان بکرێتەوە بیان ناسن بە فەرمی لە کاتێکدا جێگیری سەرۆکی حکوومەت یەکێتی نیشتیمانی هیوادارم جەنابەت گفتوگەکە بە ئەمەپرسیارەکان نەبێت کە ئەوانی کە ئێوە دەڵێن سیاسەتی بانێک و دووهەوا ئێوە دەیکەن جێگری سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە هی حزبێک نییە سەرۆکی حکوومەتی کوردستانێکی سیاسیە ئەوە کاتێکە کە تەرشی حکرێک کە سوێندی یاسایی خوارد لە پەرلەمانی کوردستان بەرپرسیارەتی گشتی هەیە سەرۆکی پەرلەمان ئەبێ سەرۆکی پەرلەمان بێ ئیدارەی جەلسە بدا نەک ئەجندای پرسیارێکی تر پەیوەندی بم بابەتەوە دەڵێ یەکێتی کێشەی لەگەڵ سەرۆکی پەرلەمان هەیە نەک کۆبانێ ینی ئەم بڕوونکردنەوەی پێشترم بۆ ئەوە بود ینی ئەوە ئەگەر بڕیارە حکوومەتی هەرێم بیکە جێگری سەرۆکی حکوومەت لێوێ ئەگەر سەرۆکایەتی هەرێم بیکە جێگری سەرۆکی هەرێم سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستانە ینی دەوتێت ئێوە کێشتان لەگە سەرۆکاتی پەرلەمان ئەمە فشارێکی سیاسیە دەکەنە سەر پەرلەمان لە کاتێکدا حکوومەت ملزەمە بەم بابەتەوە جێبەجێ ناکات. من وڵام وایە سەرۆکایەتی پەرلەمان غەدری کرد لەم بابەتەیە و زۆر ڕوونکردنەوە ئەوانەی دەرکرد و بڵاو کردەوە و موشەی چاواشەکاری و مزایدەی بۆ ئاراستی فراکسیۆنێک کرد ئەمە لە مەسئولێتی خۆی داوە لە موقعی خۆی داوە و پێم وایە خزاوەتە ئەجندا سیاسیەکەی ئەو بزوتنەوەی کێشتان لەگە سەرۆکاتی پەرلەماندانی بەتایبەت کە ئێستا ئێوە نوێنەرایەتتان لە دەستی سەرۆکایەتی پەرلەماندانین کاک مەریوان من وەکو خۆم وەکو شەخص وەکو سالان مەحموود پێم خۆشە سەرۆکی پەرلەمان سەرکەوتوو بێ و دیوێکی تازە لە ئەدای سەرۆکایەتی پەرلەمان و وەکاری پەرلەمانی جێبەجێ بکە گەنجە کوڕی پیاوێکی فەقیر بووە لە یەکێک لە شارۆچکە پەراوێزخراوەکانی کوردستانەوە هاتووە بەڵام بەداخەوەم ناچارم ئەو ڕاستیە بڵێم کە هەندێک جار وامان لێ دێ بڵین نەک لەگەڵ خولەکانی پێشووی پەرلەماندا فەرقی نەبووە بە حکمەوەی ئەم گەنجەوە لە 4 ساڵی ڕابردوودا ڕخنەی توندیان لە ئەدایی تەقلیدی پەرلەمان گرتووە و چاوەڕوانێکی زیاتر هەبوو بەڵام دەرکەوت هەمان ئەجندایە ئەوە قسەی من نییە قسەی یەکێکە لە پەرلەمانتارەکانی گۆڕان لە خولی پێشوو کردوێتی ئەمڕۆ و بەو ئاراستەیە نەبوونێری ئێوە لە دەست سەرۆکایەتی کاریگەری لە ساڵوێستەکانیەوە نەبووە جالەوە ئەتوانی ڕخلە لە ئێمە بگریت بڵێ کاریگەری هەبووە کەواتە جۆرێک لە حساسیتی پێوە دیارە هەڵوێستەکانتان دان بۆ دانی شوانە کاتێکە بۆ نمونە یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی ئەو پرسەیەک لا ناکاتەوە گاپ دروستە بێ کەواتە ئەمە کاریگەری لە ساڵوێستەکانی ئێوە هەبووە ئەگەر بۆ نمونە ئێمە کاتێک کە بەڕسمی بە فراکسیۆنەکەی ئێمەوە لەلایەن مەکتەبی سیاسیەوە ڕاگەیەندراوە جێگری سەرۆکی پەرلەمان بۆ بەشداریکردن لە حکوومەت بەر ئێمە کەوتووە و دوای ئەوە ئەم دۆخە بۆ جۆرە ماوەتەوە ئێستا لە نێوان جێگری سەرۆکی پەرلەمان و سکرتێری پەرلەماندا ئەم بابەتە یەکلا نەکراوەتەوە کە دوای ئەوەی گوتیان بەڕێز کاک مەسعود داوای کردووە کە جێگری سەرۆکی پەرلەمان لای پارتی بمێنێتەوە سکرتێر بۆ یەکێتی بێ ئێمە خوازیار بن وەکو فراکسیۆنی یەکێتی ئەم بابەتە یەکلا بکرایەتەوە بۆ ئەوەی پارتی ڕازی نابێت بەوەی کە ئەم پۆسە بدرێت بە یەکێتی وایان نازانم ئەی هیچ هەوڵێکتانەداوە لەسەر ئاسەکرداتی خۆتان ئێمە چەند جارێک داوامان کردووە ئەو بابەتە یەکلا بکرێتەوە چونکە گرنگە یەکێتی پشکەکانی خۆی لە حکوومەت لە پەرلەمان بەتەواوەتەن بابەت تا ئێستا باڵپەسێرایی ماوەتەوە بەڵێ ئەمە پێشتر پرسیارم کاریگەری لە سەڵوێستەکانی ئێوە نەبوو بەرامبەر سەرۆکایەتی پەرلەمان من ڕام وایە ئەگەر ئەندامی یەکێتی لە سەرۆکایەتی پەرلەمان هەبایە نەمان دەهێشت
بەرنامەی کاری پەرلەمان و ئاجندای پەرلەمان و تەهمیشکردنی داخوازی ئەندامانی پەرلەمان بگاتە واست. بەڵێ چەند پرسیارێکی دیکاتون باس لەوە دەکەن کە دەڵێ ئێستا کاتی قسە تەواو چی دەکەن بۆ کۆبانی جگەل لە قسە و بەیاننامە. پرسیارێکی دیکەش دەڵێ واز لە مزایدە بێنن چی دەکرێت بۆ کۆبانی. چەند پرسیارێکی دیکە دووبارە بۆتەوە ئێستا ئێوە لەگەڵ چیدان لەگەڵەوەدان هەرێمی کوردستان وەکەم ڕۆ ئەندامێکی ئەو وەفدەی کە چوونەتە کۆبانی باس لێوە کە ناکرێ لە دەروی توانەکانی هەرێمی کوردستان داوایەک بکرێت بە هاوکاری کۆبانی بۆ پێی لێرەش قەیران هەیە لێرەش شەڕ هەیە گرفتی جۆراوجۆر هەیە. ینی هەڵوێستیەوە چیە ئێستا دەکرێت هەرێمی کوردستان چۆن هاوکاری کۆبانی بکات؟ پێویستە هەرێمی کوردستان لە ڕێگەی پەرلەمانەکەیەوە بڕیار بدا بۆ بەشداریکردن لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆر لە ڕۆژاوای کوردستان. بەڵام ڕاگەنراوی پەرلەمانی باز لەوە دەکات کاتی حکوومەت و سەرۆکایەتی هەرێم بڕیارێکی لەو جۆریاندا ئەوان هاوکار دەبن بۆ ئەوەی ڕێڕەوی یاسایی بۆ دیاری بکەن. لە ڕاستیدا ئەبێ پەرلەمانی کوردستان لەم بابەتە بڕیار بدا. ئەگەر بڕیاریشی نەداوە ئەگەر بڕیار لای حکوومەتی هەرێمی کوردستانەوە بێ ئەبێ پەرلەمانی کوردستان فشار بخاتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان بە ڕۆڵی قانونی خۆی هەستێواتە. ئەگەر لای حکوومەتی هەرێمی کوردستانە ڕۆڵی پەرلەمان چاودێریکردنی حکوومەتە بۆ ڕاپەڕاندنی ئەرکەکانی. ئەگەر سەلاحێت لای پەرلەمانی کوردستانە ئەبێ پەرلەمانی کوردستان بڕیاردە کە بە دیدی ئێمە هیچ مانەیەکی قانونی و دەستوری نیە پەرلەمانی کوردستان دوای هەڕەشەکانی داعش و تێکچوونی ڕەوشی عێراق و ئەو زنجیرە حدودەی کە ئێمە شەڕمان لەگەڵ داعشەیە بۆ پاراستنی هەرێمی باشووری کوردستان ئەبێ بەشدار بێت لە کردنەوەی ئەو پێشێلکاریە توندانەی لەسەر خەڵکی ئێمە لە ڕۆژاوای کوردستان. بەڵام ئێستا هەرێمی کوردستان دەتوانێت چی بکات لە کاتێکدا خۆی گیرۆدەی کۆمەڵی قەیران و گرفتی شەڕ و کۆمەڵی قەیرانی جۆراوجۆرە لە کاتێک کە ناشتوانرێ بە ڕێڕەوێک کە ئەم هاوکاریان بگەێنێتە کۆبانی. ئەزانی چۆنە بۆ نمونە سەرۆکی حکوومەت سەرۆکۆماری تورکیا داعش و پەکەکە وەکو یەک ئەشوب هێنێ. بەڵام ئێمە وەکو خەڵکی کوردستان دەزانین هێزە کوردستانیەکانی ئەوێ بەشی زۆریان لە ژێر کاریگەری پەکەکەدان. پەیەدە هێزیەکە نزیکایەتی لەگەڵ ئەوان هەیە و ئەم پەیامە ئەبێ بخوێنرێتەوە کە ئێمە لە ناو کۆمەلگای نێودەوڵەتی گوێلێگیراوین لە ئاستی حکوومەتەکان و وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست نوێنەرایەتی و اعتیبارمان هەیە و پەیوەندیەکانمان چۆتە ئاستێکی ترەوە ئەبێ فشار بکەین لەسەر ئەوەی کۆمەلگای نێودەوڵەتی هاوکاری ئەو هێزانە بکە و ئەم بابەتە پەیوەندی نەکراوە وەکو پێویست نەکراوە. ئێمە داخوازیمان ئەوەیە زیاتر بکرێت چونکە کێو بەرزیاتی هەڵدەگرێت تەنها پەرلەمانی کوردستان یا بەرزیاتی هەڵدەگرێت هەمومان بەس ئاستی دام دەستگا فەرمیەکانی هەرێمی کوردستان ئەم کەناڵەش ئەو بەرپرسیارەتی هەڵەگرێت بۆ تەعبیئەکردنێکی مەدەنی هێمن جەماوەری بۆ بەرزکردنەوەی بیری نەتەوەی نیشتیمانی و سوورەتەکە وەکو خۆی پیشانی کۆمەلگا و ڕای گشتی بکرێت کە فشار بکرێت لەسەر هەموو کاتمان نەما زۆ بە کورتی پەرلەمانی کوردستان دەتوانێت چی بکات دەتوانێت یاسا دەربکە بڕیار دەربکە بۆ ئەمە بەستە دەتوانێت چی بکات. پەرلەمانی کوردستان دەتوانێت هەڵوێست وەربگرێت دەتوانێت کۆنسوڵخانە و نوێنەرایەتی وڵاتانی لە کوردستانە بهێنێتە پەرلەمانی کوردستان و ئەم ئاراستەیان بکە بۆ پێویستیانەی کە هەرێمی کوردستان بە ڕوبەربوونەوەی تیرۆر هەیەی بۆ مەترسەی لەسەر کوردستان هەیە بە شێوە گشتەکەی لە باشوور و ڕۆژئاوا ئێمە دەبێ لاپەڕەیەکی تازە لەگەڵ ڕۆژئاوا لە ڕووی سنوور لە ڕووی پەیوەندی ئابوووریەکان پەیوەندی کەلتوری و هونەری و ئەدەبیەکان تەنانەت پێویستیە سەربازیەکانیش بکەینەوە. خەڵکی کوردستان درێغی نەکردووە لە هاوکاریکردنی ئاوارەکانی ڕۆژئاوا لەگەڵ خەڵکی ڕۆژئاوا و خەڵکی کوردستان درێغی نەکردووە لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆر. ئێمە خوێنی زۆرمان بەخشیوە. دوا قسەم ئەوەیە ئەوەی پەیوەندی بە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە هەیە قەتعیەن غەدرێکی گەورەیە کە بوترێ مزایداکە لەسەر پرسی هاوکاریکردنی پارچەکانی تری کوردستان. تەنها دوو جملەی جەمیل بایک و ساڵح موسلیم و عایشەخانی سەرۆکی ئەنجومەنی کۆبانێ بەسە بۆ ئەوەی کات دعم و تەئیدی هەڵوێستی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەن سەبارەت بۆ بارودۆخی کە لە ڕۆژاوا سپاس بۆ ئامادەبوونیت. بەڕێزان سپاس بۆ ئێوەش کاتێکی خۆش بۆم لایەک و خواتان لەگەڵ.